23 ساڵ لەمەوبەر و دوای زیاتر لە ساڵێک لە ڕاپەڕینە جەماوەریەکەی خەڵکی کوردستان هاوکات دوای ئەوەی لە 19 ئایاری ساڵی 1992دا یەکەم هەڵبژاردنی پەرلەمانی لە مێژووی کووردا ئەنجامدرا کە پارتی بووە خاوەنی 51 کورسی و یەکێتیش 49 کورسی پارتی و یەکێتی حکوومەتی 50 بە 50 پێکهێنا و سەرجەم پۆستەکانیان لە نێوان خۆیاندا دابش کرد. بە کابینەکانی دوو ئیدارەییەوە تا ئێستا حکوومەتی هەرێم 8 کابینەی پێکهێناوە کە سەرجەمیان لەلایەن یەکێتی و پارتیەوە سەرۆکایەتی کراون. یەکەم کابینەی حکوومەتی هەرێم لە 4 تەموزی ساڵی 1992دا بە سەرۆکایەتی فواد مەعسووم لەسەر پشکی یەکێتی پێکهێنرا کە تا نیسانی ساڵی 1993 بەردەوام بوو. لە 25 نیسانی ساڵی 1993دا دووەم کابینەی حکوومەتی هەرێم بە هەمان شێوە لەسەر پشکی یەکێتی بە سەرۆکایەتی کۆسرە ڕاسۆڵ پێکهێنرا و تا ئابی ساڵی 1996 بەردەوام بوو. لە سەردەمی کابینەی دووەمی حکوومەتی هەرێمدا شەڕی ناوخۆ بە تایبەت لە نێوان یەکێتی و پارتی پەرەیسەند کە لە ساڵی 1994دا بەرپا بوو. دەرەنجامیش دوو حکوومەتی لێکەوتەوە و بەهۆیەوە کابینەکانی سێم و چوارەم بە دوو ئیدارەیی لە هەولێر و سلێمانی پێکهێنران. لە 17 ئەیلولی ساڵی 1990دا تاڵەبانی و بارزانی لە واشنگتن بە ئامادەبوونی مادلین ئۆڵبرایت وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا ڕێکەوتنێکیان بۆ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ ئیمزا کرد. بەپێی ڕێکەوتنەکە دەبوایە لە ساڵی 1990دا هەردوو ئیداری هەولێر و سلێمانی یەک بخرانایەتەوە، بەڵام ڕێکەوتنەکە لە ساڵی 2006دا جێبەجێکرا. لە مانگی نیسانی 2006دا کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێم کە بە کابینەی یەکگرتنەوە ناونرا بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی پێکهێنرا و بڕیار بوو بۆ 2 ساڵ بێت و دواتر بدرێت بە یەکێتی، بەڵام یەکێتی دەستبەرداری 2 ساڵەکەی تر بوو. بۆیە سەرۆکایەتی نێچیروان بارزانی لە کابینەی پێنجەمدا تا تشرینی یەکەمی ساڵی 2009 بەردەوام بوو. کابینەی شەشەمی حکوومەتی هەرێم لە تشرینی یەکەمی ساڵی 2009دا بە سەرۆکایەتی بەرهەم ساڵح لەسەر پشکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێکهێنرا کە لە دوای ساڵی 1996ەوە بۆ یەکەم جار بوو یەکێتی سەرۆکایەتی کابینەکانی تری یەکگرتووی حکوومەتی هەرێم بکات. کابینەی شەشەم بەهۆی ڕێکەوتنی پارتی و یەکێتیەوە تا نیسانی ساڵی 2012 بەردەوام بوو. لەو کابینێدا بۆ یەکەم جار بوو ئۆپۆزیسیۆن دروست بوو کە لە گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ پێکاتە بوون. لە نیسانی ساڵی 2012دا کابینەی حوتەمی حکوومەتی هەرێم جارێکی دیکە بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی پێکهێنرا و تا ساڵی 2014دا بەردەوام بوو. هەروەها لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمدا کە بە مرکەفراوان ناو دەبرێت لە حوزێرانی 2014دا بە هەمان شێوە بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پێکهێنرا و تا ئێستاش بەردەوامە. کاروان شێخ موحسین NRT